بەخۆ لە سلێمانیەوە جەلال محەممەد پەیامنێری پەیاممان لەگەڵدایە. جەلال سڵاو بۆ تۆ دوایی نزانیاریەکان سەبارەت بە کۆبنەوەکەی جڤاتی گشتی گۆڕان چین. سڵاو لە تۆ کاک بەختیار لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە نزیک بە 40 خولەکێک دەبێت کۆبوونەوەی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان بە ئامادەبوونی ڕێخەری گشتی و بزوتنەوەی دەستی پێکردووەوە. وەک لە هەواڵەکەشدا هاتبوو تەوەرەکان بریتین لە پرسی کشانەوە لە حکوومەت، ئەگەرچی زیاتر لە 2 ساڵە بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت کراوەتە دەرەوە، بەڵام هێشتا بە فەرمی دەستی لەم حکوومەتە نەکشاوەتەوە. و هەروەها پرسی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا وەکو پرۆژە یاسایەک کە وەکو پرۆژەیەک کە دەیانەوێت لەسەر ئەو دۆسیە پرۆژەیان هەبێ و قسەیەک لەسەر چارەسەری کێشەکانی نێوانی هەرێم و بەغدا بکەن و هەروەها باز لە کێشە ناوخۆیەکانی خۆیانەوە بە تایبەتی قسەیەک دەکەن لەسەر ئەوەی کە ڕێباز حەملان جارێکی تر بووەتەوە وەزیری دارایی لە کابینەکەی نێچیروان بارزانانی، ئەمە لە کاتێکدا پێشتر کە لە ناو بزوتنەوەی گۆڕانە بوو ڕێباز حەملان لەگەڵ وەزیرەکانی تری بزوتنەوەی گۆڕان کرابوونە دەرەوە، نێرابوونەوە ماڵەوە، بەڵام لە ئێستادا ڕێباز حەملان کە بووەتەوە وەزیری دارایی دیارە بزوتنەوەی گۆڕان قسەی لەسەر ئەمە دەبێت و پرسی هەڵبژاردنەکانە کە ئەیانەوێت قسە لەسەرەوە بکەن کە پێویستە هەڵبژاردنەکان لە کات وادەی خۆی ئەنجام بدرێ بە بێەوەی کە پێش بخرێت لە بەروەی قسەیەک لەسەر پێشخستنی هەڵبژاردنەکاندا هەیە و هەروە باز لە پاکردنەوەی تۆماری دەنگەران دەکەن. بەڵام دیارە پرسی کشانەوە لە حکوومەت پرسێک زیاتر گرنگی پێدەدرێ و قسەی زیاتری لەسەر دەکرێەوە. ئەوەشمان بینەچێت کە جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ هیچ بڕیارێک دەرناکە، ئەگەرچی ڕەنگە بەلاغیشان نەبێت لەوەی کە پرس و تاوتوێ کام لە پرسەکانیان کردبێ، بەڵام لێر ڕاستپاردەیان دەبێت بۆ جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و دوجاریشخانەی ڕاپەڕاندن کە بتوانن بڕیاری کۆتایی لەسەر ئەو خەڵانە بدەن کە ئەمڕۆ تاوتویانەکەن. و پرسی کشانەوە لە حکوومەت دیارە چەند بەرپرسێکی باڵا بزوتنەوەی گۆڕان لە چەند ڕۆژی ڕابردووە لە بەتایبەت لە میدیەکانی خۆیانە زۆر تەکیدیان لەوە کردوێتەوە کە پێویستە بزوتنەوەی گۆڕان لەم حکوومەتە بە فەرمی بکشێتەوە، لە بەرێم باوەڕیان وایە حکوومەتە هیچی بەخۆیەوە نەماوە، حکوومەتێک کە توانای دابینکردنی تەنانەت خزمەتگوزارە سەرەتاییەکانی بۆ هاوڵاتیان نەبابێت پێویستە کە بزوتنەوەی گۆڕان بکشێتەوە. و پرسێکی تر کە ئەمڕۆ تاوتوی دەکرێت پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پێشتر چەند بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕان لە ئاستی باڵا داوای سڕکردنی پەیوەندیەکانیان کردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەوەی کە نزیک بە زیاتر نزیک بە 2 ساڵ بەسەر ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی هەیەیان بووە لە 26 خاڵدا تا ئێستاهیچ لە خاڵەکانی جێبەجێ نەکراوە، بۆیە داوای سڕکردنی پەیوەندیەکانیان دەکەن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەمە جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان تاوتویان دەکات. ئەم بژاردەی ئێستا بزوتنەوەی گۆڕان قسەی لەسەر دەکات و سەرکردەکانی قسەی لەسەر دەکەنەوە ئەمڕۆ تاوتوی دەکەن ئەویش کشانەوەی لە حکوومەت لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان دەمێکە بۆ خۆی بە فیعلی لە ناو حکوومەت نەماوە. پیان وایە ئەمە کاریگەری دەبێت بۆ سەر جەماوەری بزوتنەوەکە یان کاریگەری دەبێت لەسەر دۆخی ئەو دۆخی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دەتوانێت بەرەو باشتر بیبات یان هیچ گۆڕانکارێک دروستکە؟ خۆیان ئێستا دەستیان لەناو حکوومەتانیە تا ئەو کاتی کە بە شێوازێکی باشیان خراپ لە کاریگەریان هەبێت لەسەر کشانەوە، بەڵام کشانەوەیان ڕەنگە ئەو بیانەوە بەدەست لاینگران یا لە ڕست خەڵکەوە بەگشتی نێڵێ لەوەی کە ئێوە لەکە حکوومەتە دەرکراون بۆچی بە فەرمی ناکشێنەوە لە حکوومەت، گەرنا ئێستاوان ینی هیچ ڕۆڵێکیان لەناو حکوومەتی هەرێمی کوردستانان نیە لەناو وەزارەتەکانان نیە کە پێشتر بەدەستیانەوە بۆ، بەڵام تەنها ڕەنگاوەندە هەبێت کەوان لەلایەکەوە بە فەرمی دەکشێنەوە لە کابینی هێشتم و لەلای چکە ئێستا و کابینەیەکی بەتایبەتی 5 لایەنە سەرەکیەکە کە پێیان هێناوە لەگەڵ چەند حزبێکی تر لەگەڵ کەمەنەتاوەتیەکان ئەو کاتە دەمێنێتەوە چەند حزبێکی تر نابێتە کابینەیەکی بەرفراوان و وەڵامێکیش دەبێت هەم بۆ لاینگرانی خۆیان کە ئێستا بەشێکی زۆر لە لاینگرانی خۆیان داوای کشانەوە بە فەرمیەکەن لەم حکوومەتە مادام بە فەرمی نەکشاوەتەوە کەواتە دان بە کابینەی هێشتم نادەنێت. زۆر باشە، بەڵام ئێستا یەکێک لەو بڕیارانەی کە تازەترین بڕیار کە یان با بڵین تازەترین هەنگاوی بزوتنەوەی گۆڕانەوەی ژەوەیە دەست بەکاربوونی پارێزگاری سلێمانیانی دەکرێت چەند ڕۆژێکە دەست بەکار بۆ جارێکی تر ینی کە بێنە دەرەوە لە حکوومەت ئەم پارێزگارە نوێش بێتە دەرەوەیان حکوومەتە خۆجیەکان ناگرێتەوە ئەم بابەتە بەپێی ئەو زانیارانەی تۆ هەتا. خۆی ئەمڕۆ قسەش لەسەر ئەوە دەکرێت لە ناو کۆبوونەوەی جڤاتی گشتیدا، بەڵام ئەگەر ئەمڕۆ جڤاتی گشتی بڕیار لەسەر کشانەوە بدات بە فەرمی، بەڵام دوجار ئیعلانی ناکرێت دەبێت ڕاست پێدرێ بۆ
کۆبوونەوەی بۆ جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و دوجار دیارەخانە ڕاپراندن بڕیاری سەرەکی لەسەر دەدا واگەر لە ئێستا ئەم بڕیارە دەرکرا بێت دیارە کاتی پێویستە تا و کاتێک کاو بڕیارە بە فەرمی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئاشکرای بکەن و ڕای بگەنن لەوەی کاوان لە کابینە شتەمانە ماون و ئەو کاتە ئایا حکوومەتە خۆجیەکانی سلێمانی و هەولێر سلێمانی بەتابەتی چکەوە تەنها ینی بەرپرسیارەتێکی کە هەبێت لە حکوومەتەکەی خۆجیەکانی سلێمانیە هەیەە ئەو کاتە دەکشێنەوە یانە بەڵام ئەگەر بێت و بڕیاری سڕکردن لەگەڵ پەیوەندیەکانیان لەگەڵ یەکێتیدا ئەوەش جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە ئەگەری زۆری هەیە کە حکوومەتە خۆجیەکانیش بڕیاری چۆن لە کشانەوە لە حکوومەت بڕیار دەدرێت لە حکوومەتە خۆجیەکانی ژۆ بڕیارە دەبێت بدرێت چکە و کاتە کاریگەری لەسەر بوونی پارێزگای پارێزگاربوونی هەواڵۆبەکە لە سلێمانی دروستەکە لەسەر پەیوەندیەکانیان لەگەڵ یەکێتی ئەمە کاریگەری دروستەکە و کاتە ڕەنگە ناچار بێت کە لە حکوومەتە خۆجیەکانیش بکشێتەوە. جەلال یەک پرسیار دەمەوێت بیکەم ئەویش بۆ هاوڵاتی ئێستا هیچ شتێک هێندی ئەوە گرنگ نییە هیچ کۆبوونەوەی هیچ حیزبێک هیچ مەکتەب سیاسیەک هیچ دوو حیزبێک حکوومەت پەرلەمان هیچی گرنگ نییە ئەوەی کە کۆبوونەوەیەک نەبێ کاریگەری بکاتە سەر ژیانیان گۆڕانکاری لە ژیانیان دروستکە ینی ئەوەی تۆ قسەت لەگەڵ کردبن لەگەڵ بەرپرسانی بزوتنەوەی گۆڕانی ینی ئەم کۆبوونەوەی ئەوان تا چەند دەتوانێت ینی شتێک بکە بۆ خەڵکی کوردستان شتێک بکە بۆ شەقام بۆ گشتی بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان. خۆی ئەمان تەنها بۆکو فشار ناوی دەبن دەگینا لە بەرپرسیارەتیەکانین کە بتوانن کاریگەری لەسەر ژیانی خەڵک بکەن باشی بکەن یا بۆ نمونە خراپتری بکەن بەڵام ئەوەن دەشەیە کە هاوڵاتی دڵەگەر بە بڕیارێکی کشانەوە لە حکوومەت خۆش بکە ئەوەیە کە ڕەنگە بۆ نمونە ئەگەر سبەینێ ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بڕیاری کشانەوە لە حکوومەت دەربکەن ئەو کاتە بە شێوازێکی فەرمیتر لە ناو شەقامان و ئەو ڕەنگ ئەو کاتە خەڵە هاوڵاتیان چاوەڕێیان لێکەن کە لە شەقامە لە پێش هاوڵاتیانەوە دەنگ بەرزکەنەوە ببنەوە بۆ ئۆپۆزیۆنەکەی جاران چۆن لە هەفتەی شوبات تا ڕۆڵێکی سەرکیان هەبوو لە ڕۆژ جەلال کۆنگرێکی ڕۆژنامەنووسی لە شاری هەولێر هەیە بۆ بەش